سێ جار جەڵدە لێمی داوە 22 ساڵە شەکرەمە کرێکیم دەستان خۆش بێ بۆ ئەم هاوکاریە هیوادارم هەموو لایەک بێتە دەم فەقیر و هەژارانی هەرێمی کوردستان و خواروی عێراقیش هیوادارم شتی باشتر بە دواوە بێ من وەک خۆم سێ جار جەڵدە لێمی داوە 22 ساڵە شەکرەمە کرێکیم یەک ڕێعام هەیە یەک نەفەر وەرەگرم 150,000 کرێخان و ئەدەم کۆمەڵێ ئەرکم هەیە مانگی 182,000 عیلاجەکڕم بۆ مانگێک زۆر باری مادیم خراپە هیوادارم لەخوای گەورە ئەپاڕێمەوە دام و دەستگای بەرزانی بتوانێ یەک ژوورێکم بۆ بکە هەتایە مەمنونیانە بم زۆر سوپاسی ئێوە شەکەم ئەرکتان کێشە یەک ژوورێکم بەسە لەگەڵ یەک هەیوان 50 مەتر بێ تیای بحەوێمەوە لەبەر ئەوە زۆر کرێخانۆکەم سغڵەت مەکە حالیان 5 مانگ کرێخانوم قەرز کردووە لە کەسێکی تر دامە بە ساحێب خانۆک لە خەیاتێک قەرزم کردووە دامە بە ساحێب خانۆکە بۆ ئەوەی دەرم نەکە ئەمە بە حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگای خێرخوازی بەرزانی ئەڵێم هیوادارم فریای هەموو تەواوی خەڵک و جیهان بکەوێت بە خاتری ئەم مانگی ڕەمەزانە خوا تەمەنی درێژکە پایەدار بێ هیوادارم شتێکم بۆ بکە